بۆ یەکەم جارە لە هەولێر جوتیارێک دوو جۆر پەتاتەی مۆر و شیرین ئەڕۆێنێت و بڕیاریشە لە وەرزی داهاتوودا بەرهەمەکەی زیاتر بکات. هاوکارم بڕیار لە هەولێر ئەزلایفێکی بۆ ئامادەکردوین، بابینەری بین. بەیانیتان باش دیارە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ماوەی ساڵانی ڕابردوو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام هانی جوتیارانی داوە بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی یاخود ئەو بەرهەمانەی کە لە وڵاتان دەهێنرێنە هەرێمی کوردستان لێرە کاری لەسەر بکرێ و بڕوێندرێت. بۆ ئەم مەبەستا لە سنووری پارێزگای هەولێر جوتیارێک بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش زۆرێکی پەتاتە بەرهەم دەهێنێت. ئەگەر کامێرەمانەکەم نیشانی بدات ئەمانە ئەو جۆرە پەتاتانن کە بۆ یەکەم جارە لە عێراق و هەرێمی کوردستان دەڕوێندرێت لەلایەنێکێک لە جوتیارانی سنووری پارێزگای هەولێر وە بۆ ئەوی هەرچەندە بەرهەمەکەی ئەمساڵ کەم بووە بەڵام هەوڵ دەدا لە ساڵانی داهاتوودا بەرهەمەکەی زیاتر بکات. ئەمانە هەر جۆرێک و پەتاتەیەکی تازەن، بەنمونە ئەمە بەرهەمێکی تازەی پەتاتەیە، ئەمەیان بە هەمان شێوە بەرهەمێکی دیکەی تازەی پەتاتەیە کە لە عێراق و هەرێمی کوردستان تێنراوە. ئەمەشیان بەرهەمێکی دیکەیە. هەوڵ دەدەم لەگەڵ خۆی قسە بکەم. مام ئەسکەندەر سلااوت لێبی و بەیانیت باش پێم بڵێ ئەو جۆرە پەتاتانە چین و چیان پێ دەڵێن؟ بەناوی خوای گەورە بەخێربێن بایانی گۆشت و بینەرانیش باش. ئەو پەتاتانە پەتاتەی شیرینی پێ دەڵێن. بەڵێ ئەوە پەتاتەی شیرینی پێ دەڵێن. ئەوەش پەتاتەی مۆری پێ دەڵێن. ئەو پەتاتەی شیرینە 2 ساڵە ئیشم لەسەر کردیا کە چەند گونجاوە لە بۆ خاکەکەمان لە ڕێژەی ئینتاجی چەندە و خواستی بازاڕش چۆن دەبیتن. ئەلحەمدولیلا ئەو ساڵ زۆر باش بوو. بۆ ساڵی ئایندە ئینشاڵڵا هەوڵ دەدەم لە ڕووی ئینتاج زیاتریش کەم و هەمیش بیدەم بە جوتیار بۆ ساڵی ئایندە ئینشاڵڵا. ئەم جۆرەشیان ئەوە پەتاتەی مۆرە یەکەم ساڵە چاندیتم. پێم وابی ئەمە یەکەم جارە لە عێراق و هەرێمی کوردستان و جۆرە پەتاتەیە. بەڵێ من ئەوە یەکەم جارە ببینم کە هەمیش بیچینم. تام و تێژی وە هۆردشان زیایە زۆر لە ڕووی خواردنەوە جیاوازیەکە. ئەمە زۆر شیرینە بەس تامی وە وەکووە نییە وەکو پەتاتەکان کەژ نییە ئەو مۆرە. ئەم ساڵ ئیشاءڵڵا پلان و بەرنامەی وایە یعنی هۆرشان زۆر گرنگی پێ بدەم و زیاتر ئیشی لەسەر بکەم وە بکەم ڕێژەی ئینتازم زۆر زیاتر بی ئەو بەرهەمە بێخینە بازار و هەمیش لە بۆ جوتیارەکانی کوردستانیش. پێشتر ئەگەر خۆتان زانیاریتان هەبێت ئەو جۆرە پەتاتانە لە کام وڵات زیاتر دەهێنران بۆ هەرێمی کوردستان لێرە ساخ دەکرانەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان؟ ئەم پەتاتە بەخۆی هۆڵەندە بەناوبانگە لە ڕووی پەتاتەوە بەس زۆری پەتاتەی جیاواز بە پێی معلوماتەکەی خۆم زۆری سینە لە سینەوەیە. ئەو پەدا ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری تۆ بن و وەزارەتی کشت و کاڵ بێگومان من معلوماتمە یەک دوو جاریش لە وەزارەتی کشت و کاڵ جەنابتم بینیوە تا چەند لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتن بۆ بەرهەمهێنانی ئەو جۆرە پەتاتانە بێگومان چەند بەرهەمێکی دیکەش لە پێشووتردا هەرجەنابەت بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان تاقید کردبەوە تا چەند هاوکارتن و ئەگەر هاوکارتن و داواکاری دیکە چی کاتەیە؟ وەکو لایەنی هاوکاری دامم کەنە بێت و ینی پاڵپشتێکی بە تەواوی بکە ئەوەی من بمەوێ کە بۆ من جێبەجێکەن بە دڵنیاییەوە بڕوان بخۆیە زۆر چشتی بەرهەمی جیاوازتر و هەمیش لە ڕێژەی ئینتاج زۆر زیاتر دەکەم. خوای گەورە بە هەرێکی چاشی بە من بەخشیە لە ڕووی کشت و کاڵەوە هەمیش لە ڕووی زانیاری کە من ساڵانە زۆری فەلاحەکان پەیوەندیم پێوە دەکەن لە ڕووی پەتاتە چاندن چۆن بچینین کاتەکەی چ پەتاتەیەک نەوعەتەکەی ینی ئەمن دائیمەن لە سەختم لەگەڵ جوتیاران ڕێنماییان پێ دەدەم. ئەم زۆرە پەتاتانە هەردووچی وەکو پەتاتەکانی دیکە دەچێندرێن یاخود هەم شێوازی چاندنەکەشی جیاوازە و هەڵکەندنیشی بەنمونە جیاوازترە؟ بەڵێ ئەمە عەمەلیەکەی زۆر ناخۆشە. ئەوە باشترە وەکو پەتاتەکان کە نییە. بەدەست دەچێندرێن یان بە ئامێر دەچێنرێ وەکۆکانی؟ بەدەست دەچیندرێ بە ئامێر ناچیندرێ. هەیە ئەو ئامێرانە هەیە هەڵقاندنەکەی لە وڵاتان بەس لای ئێمە نییە لە بۆ ئەو پەتاتەی شیرینە بڵێن
ئەوە چکە جیایە زۆر ئەوە باشترە ئەوە مەزالە شتێدا ینی ئاسانکاریەش دەبی لە بۆدەوە بەس لە پەتاتەی شیرین نیتمان ینی عملەکەی زۆر ناخۆشە بەڕاستی هەچەندە ناخۆشە من دلم پێخۆشە لەبەرەوەی هەم لە کوردستانەکەمان لەو زۆرە نییە و خواستی هاوڵاتیش لەسرە و هەمیش دکتۆر زۆر پێشنیار دەکە لە بۆ منداڵان ئەو جۆرە پەتاتە بدەن بە منداڵان هەم ئەوانی وەرزش دەکەن ئەوانیش زۆر خواستیان لەسەر دەکڕن دەیانەوێ ئەز بۆیە هەچەندە عملەکەی ناخۆش بی بەس من هەدڵ خۆشم بەوەی و دەشیکەم و ئیشاڵڵا هەتا توانام هەبی دەمێت زیاد پەرەی پێ بدەم بەڕاستی بە پێی قوتەکەی خۆم چکەمەوە کە جەنابەت باسەکەەوە لە ڕووی پاڵپشتیەوە ئەگە من پاڵپشتیم هەبی بە دڵنیاییەوە بڕوان بخۆیان زۆر لە کەرتی کوشتتوکاڵی بە پێش بێخم کە لە ڕووی هەموو جۆرە بەربوومەشی کوشتتوکاڵی کە ڕێنمایش بیدەم بە هەر جوتیارێک ئەگە دڵنیان لەبم سەد ڕێنمایەکەی پێنادەم لەبەرەوەی ئەو جوتیارە تووشی زەرەر دەبیتن ئەگەر ڕێنمایەکەی من تەواو نەبیتن. دەستخۆش بێ کاگەسکەندەر دەست خۆش بێ ئەوە جێبیست بوون ئەمە زانیاریەکان بوو لەبارەی ئەو دوو زۆر پەتاتەیە کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش دەچێندرێت دیارە لە ماوەی ڕابردووش مامەسکەندەر کە یەکێکە لە جوتیارە نمونەیەکانی سنووری پارێزگای هەولێر جگەل لە بەرهەمی پەتاتە کۆمەڵک بەرهەمی دیکەش کە لە هەرێمی کوردستان نەبووە ڕواندوێتی و توانیوێتی سەرکەوتنی باش بەدەستبێنێت و چەند جارێکیش لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشاوە لە پای ئەو بەرهەمانە یاخود ئەو هەوڵ و کۆشانەی کە ئەو لە بواری کشتتوکاڵ و لە سەرخستنی بواری کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان گرتوێتە بەر.